لە شاری هەولێر سیانزە گەنج کە ماوەی سیانزە ساڵە ژمارەیە گەنج کە ماوەی سیانزە ساڵە نیشتەجێن لە هەرێمی کوردستان و دوورن لە نیشتیمان و لە خاکی خۆیان دوورن لە کەسوکاریان لە ڕێگەی کردنەوەی پێشانگایەکەوە لە ڕێگەی نمایشکردنی هەندێک لە کارەکانی خۆیانەوە ئازارەکانی خۆیان دەگەڕنەوە ئازارەکانیان کە دووریە لە نیشتیمان. وەک نیشاندانی توانەکانیان و دەرخستنی مەینەتی و ئازارەکانی دووری لە خاک و نیشتیمانی خۆیان لە شاری هەولێر ژمارەیە گەنج کە ماوەی سیانزە ساڵە وەک پەنابەر نیشتەجێی هەرێمن پێشەنگایەکی شێوەکاریان کردەوە. ئەم گەنجانە بەبێ ئەوەی هیچ زانکۆ و پەیمانگایەکی هونەریان تەواو کردبێت با کارە شێوەکاریەکانیان چیرۆکی ژیان و بەردەوامی ژیانیان لە چوارچەوەی تابلۆکانیان دەگێڕایەوە کە جیاوازی کەلتوری و ئادەبەکانی ژیان ڕێگر نابێت لە سەرخستنی توانەکانیان. بەڵێ 13 ساڵە لێرەنا و چیان دیژی گەلێک تابلیۆم هەنا ئەو تقریبەن بۆ گروپی ما بە 2 ساڵە ئەم گروپن ڕسم دکەین وەختەیە بچووچک بووم ئەو مەوهبەت بۆم هەبوو و هێشتی ماستەر بووم دخوازمانی پێش خەڵکێ بکەم و لەوحەی خۆ بەهتر زیاتر بکەم لە پێشەنگەی دیژی.